سمۆرە یەکێک لە سەیرترین ئاژەڵەکان. خودای گەورە هیچ شتێکی بەبێ حکمە دروست نەکردووە. سمۆرە یەکێکە لەو ئاژەڵانە ئەو دارستانە چڕانەی دەیبینێ سەیر نییە. ئەگەر بڵێن سمۆرە چاندوویەتی لەبەرەوەی سمۆرە سیفەتی شاردنەوەی هەیە، لە بەردەم ناوکی دارەکان بەردەوام ناوکی دارەکان دەشارێتەوە، لە چەندین شوێنی جیاوازدا دەیشارێتەوە نەک یەک شوێن لە ترسی دزین. ئەوەی سەیرە لە سمۆرەدا ئەوەیە توانای جیاکردنەوەی هەموو جۆرە خواردنێکی هەیە و هەر یەکێکیان بەجیا هەڵدەگرێت. بەڵام خودای گەورە زاکیرێکی لاوازی پێبەخشیوە. بیری نامێنێ ئەو ناوکانەی لەکوێ شاردوێتەوە. لە ساڵێکدا 10,000 دەنگ و ناوک و تۆ و دەشارێتەوە. لە کاتی باران باریندا ئەو ناوکانی سمۆرە شاردوێتەوە دەبێتە دار. وردە وردە دارستانە چڕەکان دروست دەبێت. بەڕوو یەکێکە لەو ڕووەکانی سمۆرە دەیچێنێت. ئەوەی سەیرە ناوکی بەڕوو نێر و مێی هەیە. بۆ ئەوەی بەڕوو بە شێوەیەکی ناوک ببێتە درەخت، دەبێت ناوکی نێرە و مێ بەیەکەوە دابنی. سمۆرە هەردوو ناوکێکی نێر و مێی بەڕوو بەیەکەوە دادەن. سمۆرە چەندین جۆری هەیە. لە ناوارێک لەو جۆرانەشدا چەندین لە قیتریان لێ دەبێتەوە. بەهۆی ئەوەی چڕنۆکی زۆر تیژە دەتوانێت بە سەرداردا بە ئاسانی سەر بکەوێت. بەڵام هەموو جۆرەکانی وەها نییە. هەیەنە ناتوانێت بە سەرداردا سەر بکەوێت. پێیان دەوترێت سمۆرەی سەرزەوی. کلکیان کورترا لەو جۆرەی بە سەرداردا سەر دەکەون. نێرەی سمۆرە بۆ ئەوەی مێینێک ڕازی بکە ماوەی چەندین هەفتە لە بەردەمیدا چەندین جوڵەی سەیر و سەمەرە دەکات کە لای خۆمان دەڵێن سەما و هەڵپەرچێ، بە شێوەی کۆمیدیش دەڵێن خۆی دەکاتە سینەما تاکو بتوانێت مێینەکە ڕازی بکە. ماوەی سکپڕی لە سمۆرەدا 40 بۆ 44 ڕۆژ. مێینەی سمۆرە لە ساڵێکدا 2 جار بێچووی دەبێت، سەرەتای بەهار و کۆتایی پاییز. پێشەوەی بێچووی ببێ مێیەکە نێرەکە دەردەکە، هەر جارێک 3 بۆ 4 بێچوو دەخاتەوە. بێچوەکانی سمۆرە تاوەکو 4 هەفتە نابینان، لە دوای 6 هەفتە لە لانەکانیان دەردەچن و دەبێ پشت بە خۆیان ببەستن تاکو نزیکەی 7 ساڵ دەژین. جۆریان هەیە تاوەکو 20 ساڵ دەژین. لە هەویندا زۆر دەخوا، بەڵام لە زستاناندا زیاتر دەخەوێ. بەڵام کورد سروشتی سمۆرەشی تێکداوە. لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی کوردستان بازرگانێکی زۆر بە سمۆرەوە دەکرێت کە لەوانەیە لە ناوچوونی سمۆرە ببێتە هۆی لە ناوچوونی ئەو دارستانانەی کە بە خۆڕسکی لە کوردستانە ڕواون بۆیە سمۆرەکان بپارێزن بۆ ئەوەی دارستانەکان پارێزراو بن. ئەی تۆ چ شتێک دەزانی دەربارەی سمۆرە؟